بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان لەسەر بێ ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. ئازیزانم خۆشحاڵم لەگەڵ ئێوەی ئازیز و بەڕێزدام بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواسی ئەم جارەمان ناونیشانەکەی یان بابەتەکە خۆی فەڕز کردەوە بۆی کە بەرەو جەژنی قوربان دەڕۆین. یەکێک لەو سونەتە پیرۆزانەی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئەنجامیان داوە سونەتی قوربانی کردنە. دەمانەوێت ئەمڕۆ لەگەڵ میوانە ئازیز و خۆشەویستەکەمان بەڕێز مامۆستا سەربەز جەباری. مامۆستا گیان زۆر بەخێر بێی. سپاس دەکەم جەزاکەڵڵا. باسی سونەتی قوربانیکردن بکەین هەڵبەت زیاتر لەو بابەتە لە لای بەڕێز مامۆستا سەربەستە. مامۆستا سەربەست سونەتی قوربانی یەکێکە کە لەو سونەتانەی کە جەژنی قوربانی پێدەناسرێتەوە یان مسلمانانی پێدەناسرێنەوە کە لەم جەژنەدا مسلمانان هەڵدەستن ئەوانەی کە لە توانایاندایە و دەتوانن بە سونەتی قوربانیکردن. دەمانەوێت ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە بدوێین، چۆنیەتەکەی بۆ چێ دەبێت، چۆن دەبێت. سەرەتا دەمەوێت باسی قوربانی بکەین لە ڕووی پێناسەوە قوربانی لە چێوە هاتوو بەچی دەگوتی قوربانیکردن. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. حەمد و سەنا و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار کە عمری ئەمانەتی باقی کردین بگەینە ئەم چەند ڕۆژە پیرۆزە. درود و سەڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێنمایی کردوین بۆ سەرجەمکار و کردەوە چاک و باشەکان. سەڵاو لە بەڕێستان و لە بینەران و بیسەرانیش بێ. دیارە ئەم چەند ڕۆژە زۆر پیرۆزن لای خوای پەروەردگار، بە تایبەتی ڕۆژی دێم کە ئەبێتە ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی قوربان کە ناوەکەی شەر بۆ هاتوو. ئەویش لەبەر کۆمەڵێک شتەیەک لەوانە بریتێ لە ئەنجامدانی دروشمی قوربانی. قوربانیەکە دیارە لە کوردەواریا پێی ئەوترێ قوربانی لەوەوە هاتۆ کە خوای پەروەردگار داوای لە یەکێ لە بەندە ڕازگۆکانی خۆی کردووە کە هەم بەندەی بۆ هەم پێغەمبەر بۆ پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام کە قوربانیەکی بۆ بکا بە نەوەکەی خۆی بە جگەرگۆشەکەی خۆی کە دوای چەند ساڵێک لە چاوەڕوانی خوای پەروەردگار ئەو مناڵی پێداوە. بەعزێک زاناڵێن لەبەرەوەی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام صفەتی خەلیلی هەبووە. خەلیل بە دۆست و خۆشەویستێک هەڵێن کە تەواو تێکەڵاو بوو بێ لەگەڵ بەرامبەرە. خوای پەروەردگار هەستی کردووە پێغەمبەر ئیبراهیم ئەم خۆشەویستی بەشێکێکێ بۆ نەوەکەی تاقی کردوتەوە بەم قوربانی. بزانم بەندەکەم ئەوەی کە من ئەمەوێ و ئەو خەلیلیەتی هەرماوەکو جاران وتێتی ئادەی کوڕەکە سەر بڕە. ئەویش کە بە ئیسماعیلی کوڕی ئەڵێ کوڕم من شتێکی وان بینیوە لە خەوە کە دیارە خەوی پێغەمبەران وەحیە. کوڕەکەیش بە هەمان شێوەی پەروەردەی باوشی بەبێ سێودوو یەکسەڵێ ئیفعل ما تؤمر. ئەڵێ باوکە گیان یا ئەبەتیش بەکارێنێ باوکە گیان چی فەرمانێکت پێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە جێبەجێیکە. ستەزیدونی ئین شاء الله من الصابرین. بارەکە الله فیک. جا ئەلێرەوە قوربانی هاتووە کە خوای پەروەردگار زانیوێتی ئەم دوانە ڕاستەکەن، بڕیارەکەیان 100% ڕاستە. خوای پەروەردگار لە بەهەشتەوە بەرانێکی جوانی بۆ ناردۆ فەرمێتی ئەمەیان سەر بڕە. مامۆستا و سیغەی کە دەفەرمێ یا ئەبەتی فعل ما تؤمر. یا ئەبەتی وشە یا ئەبەتی ئەی باوکە، ینی سۆزی نێوانی کوردی. بەڵێ باوکە گیانی کوردی. جا سۆزی نێوان باوکو کوڕ چەند زۆرە. بەڵێ لەم تەمەنەداوت ئەوەی کە چەندین ساڵ بووە. بەڵێ حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت چاوەڕێ بۆ خوای گەورە کۆرپەیەکی پێبدا و لە تەمەنێک جۆرێک وەکو زانان باس دەکەن تەمەنی یەئسە. بەڵێ تەمەنی ئەسەوەی کە مرۆڤ ینی گومانی ئەوە دەکرێت کە ناتوانێت وەچە بخاتەوە کەوەچە دەخاتەوە. لێرە ئەو سیغەی کە حەزرەتی ئیسماعیل دەڵێ یا ئەبەتی ئەی باوکە گیان، هێندەی کە سۆز و خۆشەویستی و مەحەبەتی تێدا، بەڵام هێشتا ئەو سۆز و خۆشەویستێ نەبووتە ڕێگر لە بەرامبەرە و سۆز و خۆشەویستی ئەو بەندایەتی کە بۆ خوای پەروەردگاری هەیە کە لێرەدا قوربانێکی کوڕەکەی بکاتە قوربانی. ئەم وەڵامەی پێغەمبەر ئیسماعیل لەبەرەوەی پێغەمبەر ئیبراهیم خۆی لەگەڵ باوکی هەوای وتووە پێشتر. ئیبراهیم باوکی کە کافر بۆ وتێتی یا ئەبەتی لیمە تەعبود ما لا یەسمع. ئەی لەگەڵ باوکە بێدینەکەی وتێتی یا ئەبەتی باوکی بەڕێزم باوکە گیان. پێم وانە لە کوردەواریە هەرچی وشەی جوان هەیەکۆی کەی تۆ ئەم جامانە یا ئەبەتی ئەگەێنێ. چونکە لە عەرەبیە ئەگەر بڵێی باوکاڵە یا ئەبی یا هەر ئەبی و تەواو. بەڵام کەوتی یا ئەبەتی ئەمە دەستەواژەیەکی تایبەتە. یعنی باوکی بەڕێزم باوکی خۆشەویستم هەرچیە کەلمانای ڕێز و خۆشەویستی بێ بۆ ئەم باوکە. جا لەبەرەی پێغەمبەر ئیبراهیم خۆی لەگەڵ باوکی ئەم دەستەواژەی بەکارێناوە
وەکوتراوە الجەزاء من جنس کوڕەکەیشی هەروە بۆی دەرچوو کوڕەکەیشی بێ ئەوەی سێ و دوو بکا یەکسەر لە یا ئەبەتی مامۆستا بابەتی قوربانیکردن لە دوای حەزرەتی ئیبراهیمەوە ینی کە فەرز بووە تەنها لەسەر پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام با بڵێن سونەتێکی گەورەیان لەسەر ئەوانەی دوای خۆشی کە هاتوون سنت بۆ ئەوانیش ئەنجامیان داوە لە دوای پێغەمبەر ئیبراهیم و قوربانی هەمیشە کراوە هەر کراوە بەڵێ بەڵام لە پێش هاتنی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وسەلام ڕێڕەوەکەی تێکچووە ئەو قوربانی کە پێشتر بۆ خوا کراوە ئەمجار بۆ بتەکان سەریان بڕیوە کە ئەوە جۆرێک بووە لە شرک بۆیە خوای پەروەردگار هەر لە مەکەیە ئەفەرمێ فەصەلی لرەبیکە وەنحەر ئەمەیان بۆچیە فەصەلی لرەبیکە وەنحەر بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان چۆن نوێژی بۆ خواکە ناکرێت نوێژ بۆ بتوو سەنەم و دار و بەرد بکە سەربڕینەکەیش ئەبێ هەروە بێ ئەو وەنحەرە لەوێ عامی سەربڕینە چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دواتر لە مەدینە قوربانی کردووە ئەم ئاەتە لە مەکە دابەزیوە ئەمەی پێغەمبەر ئیبراهیمیش هەر لە مەکە دابەزیوە لێرە وەنحەر یعنی خوای پەروەردگار ویستوێتی ئەم فکرە هەڵەی ڕاست کاتەوە بۆ مرۆڤەکان بیباتەوە سەر ئەسڵەکەی خۆی و پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وسەلام بە عەمەلی وای کردووە ئینشاء الله ئێمەیش واکەین ئێمە شوێن کەوتەی ڕاستەقینەی پێغەمبەر و الحەمدولله میلەتی کورد زۆر ئازا و چست و چالاکن لە قوربانیە ئینشاء الله ئیشی بینین ئەمساڵ باشتریشە بێ لە ساڵان ئینشاء الله مامۆستا سیغەی فەصەلی لرەبیکە وەنحەر نوێژ بکە و قوربانی بکە یعنی ئێمە دەلالەتی فەرزبوون دەبەخشی یان دەلالەتی گەورەی دەبەخشێ لێرەدا ینی سونەتێکی زۆر مؤکەد و گەورەیە کە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ کردویانە بەڵێ قوربانیکردن لای زۆربەی زۆری سەحابە و تابعین و سێ مەزهەب سونەتێکی زۆر گەورەیە بەڵام وەنحەرەکە کە فعلی ئەمرە یعنی قوربانەکە بۆ پەروەردگار فەرزە نەک خودی قوربانێکە خۆشی فەرز بێ چکە قوربانی جۆری زۆرن بێگومان ئەوەی کە ئێسێمە لە جەژنی قوربانە ئەیکەین بەبێ نەزر ئەوە سونەتێکی گەورەی هەندێک زانای کەمیش پێیان فەرزە لە کۆن و لە تازیشە هەندێک زانە پێیان فەرزە بەڵام زۆربەی زانایان پێیان سونەتە قوربانیکردن زۆر باشە مامۆستا قوربانیکردن لە کێوە کاتەکەی کێ لە کێوە دەست پێ دەکا و چۆن دەکرێ ینی ئەو ئاژەڵەی کە دەبێت سەر بەبڕدرێ مەرجەکانی چین و بۆ چێ دەبێەوە بۆ چەند کەس دەبێەوە چەند کەس دەتوانن مشتەرەک بنوە پێویستە بۆ یەک کەس بێیان دەبێت چەند کەسێک ئاسایی کە تێدا بەشدار و مشتەرەک بن بەڵێ پێش وەڵامی ئەم پرسیارە یەکشی تریش لەسەر ئاەتی فەصەلی لرەبیکە وەنحەر باس بکەین بەڵێ مامۆستا محەممەد ڕاتب نابلسی خوای پەروەردگار تەمەنی درێژکە ئەفەرمێ ئەم ئاەتە هەموو دینیتایە فەصەلی لرەبیکە وەنحەر چونکە هەموو دین بۆ دووشتە خوای پەروەردگار پەیامی بۆ دووشت ناردووە بۆ چاکردنی پەیوەندی نێوان خۆمان لەگەڵ خوایە یعنی لەگەڵ خوایە باش بین خوا چی پێ فەرمان کردوین جێبەجێیکەین چی لێ قەدەغە کردوین ئەوە فەصەلیە بەشی دووەمیشان چاکبوونە لەگەڵ بەندەکانی خوایە کە خوا فەرمێ وەنحەر یعنی چاکە لەگەڵ بەندەکانی منا بکەن بەوەی لە ڕۆژێکی گەورە و مەزنا دڵیان خۆش بکەن کە یەک لە حیکمەتەکانی قوربانی دڵخۆشکردنی خەڵکی فەقیر و هەژارە بێگومان لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى تەقواکەی بۆ خوا دەناشتەکەی بێگومان بۆ خەڵک دەچێوە کە تۆ قوربانی دەکەی خوێنە گۆشتەکەی دەبەخشێەوە سەر فەقیر و هەژاران داوانەی کە ناتوانن مامۆستا خێزانی وە هەیە باوەڕکەیانی ناتوانێت گۆشت بکڕێ ناتوانێت ینی بەری ناکەوێت بەڵام نەم ڕۆژەیە لەوانەیە دەرو دراوسێکی چەند کەسێک قوربانی بکەن لەوانەیە گۆشتێکی باشی بۆ بڵێ من لە یەکێک لەم ساڵانەی دوای یا پیاوێکم بینی دیارە فەقیر و هەژار بوو لە شوێنێکی ئەوەیە کە خەڵکەکەی فەقیر و هەژار بوون زۆر دڵی خۆش بوو لە جەژنی قوربانتم ئەو بۆ دڵی خۆشتی لە ژیانم ئەوەم گۆشت نەخواردووە یەکی لەم لە شوێنێک کاجاری هەر خواردووە تێر بووم تێر گۆشت بووە فەقڵە نافاقم هاتووە لە گۆشتە ئەمە بۆیە ئەم خێرە ینی زۆر گەورەیە ئەوەیە کە دڵی کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژاری پێخۆشەکرێت جابی مەسەر وەڵامی پرسیارەکەی جەنابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتەکەی لە کێوە دەست پێ دەکا بەڵێ کاتی قوربانی دوو کاتی هەیە کاتێک کە بۆ سازکردنە کە هەمیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم ویستوێتی ئێمە فێرکە خۆمان ئامادەکەین بۆ عیبادەتی گەورە کاتی فعلیشمان هەیە کاتی سەرەتای دەستپێکردنی ئیشەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەس لە ئێوە مانجی یەکشەوەی نۆمینەی حاجیانی بینی کە ئەمڕۆ لە شەشین ئەفەرمێ با خۆی بگرێتەوە لە لێکردنەوەی مووەکانی و نینۆکەکانی ئەمە خۆ ئامادەکردنە بۆ قوربانی بەڵام کاتی قوربانی ئەبێ بڵێ عەزم جەزمکردنە بۆ ئەنجامدانی قوربانی بەڵێ و حیکمەتێکی تریشی ئەوەیە ئەم مرۆڤە
لە کتێبەکانەوە وتراوانی حکمەتی چی ئەمە بۆ ئەم مرۆڤە مو لە خۆی نەکاتەوە نینۆچی نەکات مونەک لە خۆی نەکاتەوە چونکە بەو ئاژەڵە خۆی پەروەردگار لە هەموو بەدەنی ئەم کەسە خۆشە بێ لەم کەسی قوربانیەکە بۆی بەدەنی هەمووی ئەوە بێ بەڵێ ئەوانەیشی بەرکەیانی زیاتر بێ لە بەعزێک ڕیوایەتە هەمان ئەگەر چی قسە هەیە لە سەنەدەکەیە باسی مویش کراوە یعنی بە مویەکی ئەو ئاژەڵە خۆی پەروەردگار مویەکی ئەم لە دۆزەخ ڕزگارەکە یەکەم کاتی قوربانی لە دوای نوێژی جەژنەوە دەست پێکە یعنی کە خۆر دەرچوو کە ئێستا عادەتەن لەم چەند ڕۆژانەیە 5:30 خۆر دەرەچێ 5:30 خۆر دەرچوو ئێتر لە سەعات 6ەوە عادەتەن تا سەعات 6 مەراسیمی نوێژی جەژن و وتارەکان تەواوە بێ ئیمامی نوێ فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ هەر کاتێک ئیمام نوێژی تەواو کرد و دوو خوتبەکەی خوێندەوە ئێتر لە دوای ئەوە کاتی قوربانیە تاوەکو چوارەم ڕۆژی جەژن کە پێی ئەڵێن ئەیام التەشریق ڕۆژی دووەم و سێیەم و چوارەمی جەژن لە شەرع پێوترێ ئەیام التەشریق تەشریق ئەوەیە لەوەوە هاتووە کاتی خۆی کە گۆشتیان بڵین قوربانیان زۆر کردووە بە تایبەتی لە دواییە وەکو ئێستا بڵین ئالەتی هەڵگرتنیان نەبوو سەلاجوانە لەبەر خۆر هەڵیان خستووە لەبەر خۆردایە ناوە تا وشک بێتەوە هەڵیگرن بۆ کاتی پێویست ئیسفادەی لێ بۆیە پێوترا ئەیام التەشریق اینجا ئیمامی نوێ فەرمێ لەم چوار ڕۆژەیە لە شەو و لە ڕۆژا قوربانی ئەکرێ بەردەوام ئەم چوار جیاوازی هەیە مامۆستا لە دوای نوێژەکەەوە یان یەکەم ڕۆژ لە دوای نوێژ و دوو خوتبەکانەوە کە خەڵک لە نوێژی جەژناتەوە لەو کاتێوە بیکەی هەتا ئاخر ڕۆژ ینی هیچ جیاوازێکی هەیە خێر و پاداشتەکەی بێگومان ڕۆژ یەکەم جیاوازترە لە ڕۆژەکانی تر ئینسان تا بۆ یەکرێت چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ باشترین ڕۆژەکانی ساڵ یەوم النەحرە ڕۆژی سەربڕینی ئاژەڵەکانە کە ئەبێتە ڕۆژی یەکەمی جەژن کە ئەبێتە دەی مانگ کە سێشەماکە بڵێن بەڵێ یەکەم ڕۆژ باشترین ڕۆژ ئەوەیە بەڵام ئەگەر کەسێکیش کردی هەر ئەجری قوربانێکە هەیە بێگومان بەڵام ئەم ڕۆژە پیرۆستر و باشترە و وتراویشە ئینسان تا بۆی بکرێت لە خێرا پەلە بکە زووتر بیکەی باشە بێگومان زۆر باشە مامۆستا وەکو وتمان ئەو ئاژەڵانەی دەکرێنە قوربانی ئایا هەر مەڕ و با بڵێن مانگا و ئەو جۆرەشتانەیە دەکرێنیان ئەو چەند جۆرەی کە دەکرێن بە قوربانی کامانن ئەو ئاژەڵانە ئەو ئاژەڵانەیە کرێنە قوربانی لە شەرع پێیان وترێ ئەنعام سوورەتێکی قورئانیش بە ناوی ئەنعامەوە چونکە مرۆڤ زۆر سوودی لەم چوار ئاژەڵە بینیەوە دوو لە ڕووی جەنابتان وشتر و مانگا و مەڕ و بزن بڵێ ئێتر ئەمان هەر یەکێکیان مەرجی ساڵەکەی هەیە ئەوەندەی تەواو کرد بێ وەکو ساڵ بۆ نەمەڕ ساڵێکی تەواو کرد بێ پێی نابێتە دوو بزن و مانگا دوی تەواو کرد بێ پێی نابێتە سێ وشتریش پێنجی تەواو کرد بێ پێی نابێتە ساڵی شەشەمی تەمەنێەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە گفتارە شیرینەکانی ئەوەی لێ ئاگادار کردوینەتەوە کە ئەم ئاژەڵەی ئەکرێ بە قوربانی هەوڵدەن هیچ عیب و عارێکی نەبێ چونکە ئەمە دیاریە بۆ خوا وەکوتم ئەمە ئەسڵەکەی لەوەوە هاتووە لە بری ئەوەی ئێمە نەوەکانمان مناڵەکانمان کە ئەمە قورسە بیکەین بە قوربانی خوای پەروەردگار بۆی تەعویزکردن بە شتێکی زۆر ئاسان جارە پێش هەموو کەسێ خۆمان بەهرەمەند دەبین لە گۆشتی قوربانی چونکە پێغەمبەر ساڵ فەرمێ کولو ئەفەرمێ لە قوربانەکانتان بخۆن اینجا ئەفەرمێ هەنێکشی لێ هەڵگرن یعنی هەڵێگری بۆ پێداوی سێ ڕۆژانەی خۆت بەشی سێمی ئەبەخشی لەبەرەوە ئەم قوربانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام 10 ساڵ لە مەکەیە بوو عەبدوڵای کوڕی عومەرە فەرمی ڕەزای خۆیان لێبێ 10 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە مەکەیە بوو هەر 10 ساڵەکە قوربانی کردووە هەر جارێکی کە قوربانی کردوتێتی خوایە ئەمەیان بۆ خۆم و دوانی کردووە دوو بەرانی چاچی لە هەندێک ڕێوات ئەڵێ سەمین لە هەندێک ڕێوات ئەڵێ ثەمین سەمین یعنی قەڵە و پڕ و پڕگۆشت بووە ثەمینیش یعنی بە نرخ و گرانبەها بووە کامە بە نرخ بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوەی کردەوە ئەمەیان بۆ خۆم ئەوەیان بۆ خەڵکە فەقیر و هەژارەکەی ئومەتەکەم ئەوەی کە لە بازاڕە لە هەمویان گرانتر و بە نرختر بڵێ بۆی ئیمامی شافعی فەرمی ڕەحمەتی خوای لێبێ ئاژەڵێکی گرانبەها و بە نرخ بکەن باشترە لە کردنی دوان قسە ماڵی وا هەیە وا ئاکات ژنەکاڵ من بۆ خۆم قوربانیەکەم پیاوەکە شەڵێ بۆ خۆم ئەمە بیدعەیە ئەمە کارێکی باش نییە لە ناو سەحابەیەشتی وانە بووە لە ناو سەحابەیە خێزانی یەک ئاژەڵێکی وردیان کردۆ بۆ هەمویان جایشیان نەکردوتەوە هەر کەس ئەوەی کە ئەڵێ کەسێک ئاژەڵی ورد بڵین حیوانی وردیە کەس پارەکەیەدا یەک کەس پارەکەیەدا کڕینەکەی بەڵام خێرەکەی خێزانەکە بە مردوو زنووە زۆر باشە مامۆستا ینی ئاساییەکەوە تا حیوانی وردا وەکو با بڵێن دوو لە ڕووی جەنابتان مەڕ و بزن و ئەوانە بۆ چەند کەسێکیش بکرێت لە عایلەکە لە خێزانەکانی بۆیە کەس نەبێ بۆیە کەس و دوو کەس ئەمە بەمەرز نەگیراوە بەڵێ
عطای کوڕ یەسار گەورە تابعینە ڕەحمەتی خوای لەبێ فەرمێ پرسیارم لە ئەبوو ئەیوبی ئەنساری کرد. ئەبوو ئەیوبی ئەنساری خوێنەوار بووە. وتم لە زمانی وای قوربانیتان چۆنە کە فەرمووی ئێمە لە خێزانێک یەک حیوانێکی وردمانە کرد. حیوانی ورد خۆمان نەزانین مە بەسمان پێی مەڕ و بزنە بە زۆری مەڕیشیان کردووە. دوایی فەرمووی لە دوایی وردە خەڵک فێری ئەم خۆ هەڵکێشان و فەخر و ئەوانە بوو. ئەو بڵێ من دانەیەکم کرد و ئەو بڵێ من دانەیەکم بوو ئەم کڕە بڵێ من دانێکم ئەم کچە بڵێ من دانێکم. سونەتە خێزانێک ئاژەڵێکی باش و بەنرخ و قەڵە و ڕێک و پێک بکەن بۆ هەموو خێزانەکە. یعنی ئەگەر عایلەیەک مثلن ویستیان قوربانی بکەن با بە هەمویان ئاژەڵێکی قەڵە و بەنرخ و زۆر باش بکردن. ئەگەر ڕەشەوڵاخ بێ بە نمونە با ڕەشەوڵاخێکی باش بکردن بۆ هەمویان. بەڵێ ئەگەر حیوانی وردەش بوو بە حیوانێکی زۆر باش و جوان و ئەوە باشترە لەوەی بچن دوانی لە ڕوولاواز و ئەوانە بکڕن. ئەوە قسەی ئیمامی شافعیە ئیمامی نەووی لە مەجموعە لەی نەقڵەکە بڵێ. زۆر باشە. مامۆستا قوربانی یەکێکی تر لەو بابەتانی کە لە قوربانیە باسی دەکرێت قوربانیکردن بۆ مردووە. ئایا قوربانی هەر بۆ زیندوەکانە یان بۆ مردوەکانیش دەکرێت؟ بنمونە من باوکم خوافیکە لە ژیاندا نەماوە ئەو کاتە لەوان لە اختیاریشان نەبوو بێ یا لەوانە تێگەیشتنەکەی ئاستی فەهمی قوربانیکردنی ئەوەندە نەبوو بێ لەو زەمانەدا. بنمونە هەموو ئەمانەواری دن بێگومان نەیکرد بێت. ئێستا من بۆی بکەم ئایا بۆی دەچێەوە دەبێ یان بەڕاستی قوربانیکردن تایبەتە بە زیندوەکانەوە؟ بەڵێ دیارە مردوو چەند حاڵەتێکی هەیە. مردووی بڵێن ئەوەی دایک و باوکە ئەو بێگومان بۆ یەکێ خێر و خێرات بۆ مردووی دایک و باوک ئەوەی کە پێوترێ دایک و باوک ئەوە هەر کەس خلافی تیانێک کە بۆ یەکێ. ئاخر وەکو خێر و ئەوەی کە من چاکەیەک دەکەم خێرێک دەکەم بۆ دایک و باوکم دەڕوا قسەکە لەسەر ئەوە نییە لە ڕووی نیەتەوە دروستە ینی نیەتە بڵین ئەمە بۆ باوکم ئەم قوربانیە دەکەم. ئەمە دروستە زۆریش دروستە بەڵام وەکو سنەت بۆی سنەتەکە پێشی خۆشی تێکە و باوشی تێکە. ینی بڵێ ئەم خێزانە بە مردوو بەزینەوە ئەمە زۆر شەرعیە. ینی زۆر شەرعیە کەسێکە لە ماڵە قوربانیەکە کا بڵێ ئەمە بۆ مردوو بۆ زونی ئەم خێزانە. مردوێکی ترمانەیە وەسێتی کردووە ئەوە فەرزە بۆی جێبەجێکرێ مادام پارەی لە پاش خۆی بەجێهێشت بێ. هەر مردوویەک لەم ڕۆژانەیە برایەک تەلەفۆنی کردی دایکم وەسێتی کردوێتی ساڵانە قوربانی بۆ بکەن. ئەمە ئەبێ بەشێک لەو پارەی کە لە پاش خۆی مادام وەسێتە ئەوش خلافیتیانێ. ئەمێنە چەند مردوویەکە نەوەسێتی کردوونە نەیزانی وەکو جەناب تەڵەیە ئەو کاتە ئاستی معلوماتی خەڵک بۆ شێوازە نەبووە. ئەمە زانەکان ڕاجیاییان هەیە بەعزێک زاناڵە بۆ یەکرێ و ئەتوانی تایبەتیش بۆی بکەی بەعزێک شەڵە نابۆی مەکەن. قسەی ڕاست و دروست ئەوەیە کە بۆی بکرێ لەگەڵ خۆ تا بەشداریکەی. زۆر باشە. بەڵێ مامۆستا لەسەر چۆنیەتی ئەنجامدانی قوربانیەکە ئایا ئەو سەربڕینە بۆ خۆت ئەنجامی بدەی یان کەسێکی تایبەت ئەنجامی بدا خێر و ئەزر و پاداشتەکەی جیاوازە؟ دەشکری هەموو کەس ناتوانێت بۆ خۆی حیوان سەر ببڕێ ئاژەڵ سەر ببڕێ. دەکرێت کەسێکی تایبەت بێ ئەمە قەسابێکە یان کەسێکی تایبەتە. ئەو بەمەرج گیراوە کەسێکە قوربانێکە دەکا تۆ نەیناسی لەوانەیە کەسەکە نوێژ نەکە کەسەکە متەدەین نەبێ کەسەکە پێیوەست نەبێ بە دینەوە بیان دەبێت کەسێک بیکە پێویستە کەسێک بیکە ئەو قەسابێ ئەنجامیدا بیناسی و دیندار بێت و خواناز بێت و ئەهلی جومعە و جەماعەت و ئەوانە بێ. بەڵێ بێگومان سنەت وایە ئەو کەسێک قوربانیەکە بۆ خۆی سەری ببڕێ ئەگەر ئافرەتیش بێ. ئافرەتی چوست و چالاکەیە بە تایبەتی لە لادێکانە بۆ خۆیان زۆر بە ئاسانی ئاژەڵ سەرە بڕن ئەوە سنەتە. پیا و ژن هەر کەسێکە قوربانی شێرەژن بەڵێ هەر کەس کە قوربانی کرد سنەت وایە بۆ خۆی قوربانەکە سەر بڕێ بە دەستی خۆی. ئەگەر نەیتوانی ئەو کاتە کەسێکەگرێ بەکرێ بۆ یەکا بەبێ ئەوی لە گۆشتەکەی بەکرێ بداتێ پارەیەکی ترێداتێ بەکرێ و خۆشی ئامادە بێ لەسەر قوربانیەکەی ئامادەی ڕشتنی خوێنەکەی بێ ئامادەی ڕشتنی خوێنەکەی بێ و دوعاکەیش دوعاکەی هەرەوەنێ بڵێ بسم الله و الله ئەکبەر و خوایە ئەمە هی تۆیە بۆ تۆیە ئەوە نێ دوعاکەی. بەڵێ بەڵام ئەو کەسی کە ئاژەڵ سەر بڕێ ئەوە پرسیارێکی زۆر باش بوو کردێ بەداخەو لە وڵاتی ئێمەیە ئەسڵ وایە خەڵکی ئێمە هەموو موسڵمان بن خەڵکی موسڵمان بەڵام ئەیزانین کە خەڵکێکەیە موسڵمان نییە. ئەڵێن برادێک دوێنێ بەی باسکردمەوە کە کەسێک کوفری کردووە کوفری ئاشکرا قسەی بە ئاەت کردووە لە ئەنتەرنێتە هەزاران لایکی بۆ ینی هەزاران خەڵکی کافریش هەن لە وڵاتی ئێمەیە. ئەم خەڵکی کە لایکەکا بۆ کوفر ئەمە لە شەرعە ئاژەڵی دەستی حرام وەکو مردارە بوو وایە. بۆیە ئەو قەسابی کە ئاژەڵە بۆ سەر بێت ئەگەر نوێژ نەکە ینی کولەن نوێژ نەکە ئەوە تارک و سەڵات بێ تارک و سەڵات بێ ئەوە سەربڕاوی دەستی ناخورێ بە هیچ شێوەیە. بۆیە لە هەموو کتێبەکانی فقها ئەڵێ مەرجی سەربڕ ئەو کەسەی کە ئاژەڵەکەت بۆ سەر دەبڕێ مەرجی ئەوەی موسڵمان بێ.
مامۆستا پرسیاریشتر هات بە خەیاڵما بەڵێ. لەوانێ پەیوەندی بۆ بابەتەنێ بەس پەیوەندی بە سەربڕینەوە هەیە بەڵێ کەسێک لە کۆڵانەکەتان هەیە لە بازاڕەکەی تەنیشتان هەیە تر لەو ناوە لە گوزەرە هەیە مریشک فرۆشە بەڵام ینی گومان هەیە لەسەرەوەی کە کەسێکی دیندار نەبێ یان باوەڕی بەخوا نەبێ دروستە لێی بکڕی یان پێویستە تۆ کەسێک دۆزیەوە کە دیندار بێکە چکەوە سەر بڕە ینی سەری دەبڕێ ئەو بێگومان ئەو پەلەوەرە بەڵێ ئیشتانەگاتە یەقین بە گومان ئیش ناکرێت لە شەرع ئەسڵ وایە ئەم دراوسەی من مسلمانە و لێ یەکڕم بۆ نمونە بەڵام ئەی ناسم بڵێ کەزانیم ئەمە نوێژ ناکە لە ژیانە نوێژ ناکە لە ڕەمەزانی شانایکە ئەمە شەرعەن دروست نییە مریشکەکەم بۆ سەر ببڕنی تەواو ینی قەتعیە ئەوە بێگومان ئەبێ بگەڕی بە دوای ئەوەی کە نوێژ ناکە کولەن نوێژ ناکە بۆی ئەڵێم کولەن چکۆی هەیە ناو بەناوەیکە ئەوە سەربڕاوی دەسی ناخورێ ئەبێ ئەو کاتە تۆ بگەڕێ بە دوای مسلمانێکە بەڵام نایناسی ئەچی لەو بازاڕە گۆشتەکڕی ئەسڵ وایە ئەو خەڵکە مسلمان بێ ئەسڵ لە خەڵکی ئێمە مسلمان بوونە وەکوتشم ئەگەر چی خەڵک خراپ بوو و زۆر لای داوانە بەڵام ئەسڵ وایە ئەمە مسلمان سەری بڕێ و بەس کە گەیشتە دەرەجێ من بوو بە یەقین لەلام کە ئەمە مسلمان نییە نوێژ ناکە ئەو کاتە سەربڕاوی دەسی ناخورێ مامۆستا فەرمودەیەکەیە والله ئاعلم پێ ساسم دەفەرمی ئەگەر کەسێک چی هەبوو قوربانی نەکرد با نزیک نەبێت لە موسەڵاکان دەبێت ئاماژەیەک بۆ سەر بەوە بکەی یعنی ئاسا من خواردنی ئەمڕۆم هەیە یان با بڵێ ئەو ماوەیم هەیە لەوانەیە بشتوانم بەڵام شتێکم بەدەستەوەی ناتوانم لە ئێستادا پارەکە بۆ ئەوە سەرف بکەم یانی بەڕاستی پێویستە موسڵمان هەرچی بکە و کۆشش بکە قوربانی هەر بکات بێگومان دیارە وەکوتم قوربانیکردن سونەتە بەڵام سونەتێکی زۆر گەورەیە جا شەیتانیش هەمیشە ئەوێت خەڵکی سار کاتەوە لە دینداریە قوربانی خوا لە قورئانە ناویناوە دروشمی خۆی ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب قوربانی بێگومان دروشمی خوای پەروەردگار خوای گەورە فەرمی هەر کەس بە مەزن تەماشایکە ئەوە نیشانەی دیندارێتیە ئێستا خەڵکێکی زۆرمان هەڵێ قوربانی مەکە پارەکە بدە بە فەقیر و هەژار ئەم قسەیە باش نییە ئەڵڵاهومە مەگەر فەقیر و هەژار حاڵەتەکەی زۆر ئەوەیە ئەزانم ئەم دراوسەی من پێویستی بە عملیاتێکە 200,000 پێویستە منیش 200م داناوە بۆ قوربانی ئەو عملیاتیش نەکە ڕەنگە تووشی زۆر ئەوە بێ بەرەو شپرزەیی بچێ یا بەرەو مردن بچێ ئەو کاتەوە فەرزە بیدەم بۆ ماڵە فەقیرە بەڵام بە شێوەیەکی گشتی قوربانیکردنەکە زۆر باشترە لە پارەکردنە خێرەکە جا ئەوە فەرمودەیەکی صحیحە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی هەر کەس هەی بوو من وەجەدە سەعەتەن سەعانی دەوڵەمەنی هەر کەس دەوڵەمەند بوو فەلەم یوضحی قوربانی نەکرد فەلا یەقرەبەنە مەسجیدەنا با نەیە بۆ نوێژ لەگەڵ ئێمەیە ئەمە ئیمامی ئەبوو حەنیفە و شێخ الئیسلام ئیبن تەیمیە کەنە بەڵگە لەسەرەوەی کە قوربانیکردن فەرزە یعنی واجبە بۆی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هەڕەشەیە بەڵام ئیمامی شافعی ئەوان کە ئەفەرمون سونەتە ئەفەرمون ئەمە قسەی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات و سەلام قسەی سەحابەکەیە پێڵێن حەدیثی مەوقوف یعنی ئەمە وەقفە لەبەرەوە ئەگەر قسەی سەحابەیش بێ سەحابێکی خوێنەوارە حتمما لە مەسەلەی عیبادەت و دینداری شتێکی بیستووە لە پێغەمبەر سەڵات و سەلام بۆیە ئەم قسەی فەرموو بۆیە هەر کەسێکە هەیەتی کەم تەرخەمی نەکا لە قوربانیە دوای من لەم ڕۆژانەیە بیرم لە شتێکی تر کردەوە خەڵک هەیە بە 3-4 مانگ پارەی حیوانێکەدا بە گۆشت خەڵکی ئیعتیادیوانەی کەمانە چەند جارێک هەیە مانگی 3-4 کیلۆ گۆشت دەکڕێ 4 کیلۆ گۆشت بای 60,000 ئاژەڵێکە کڕی بۆ سەربڕین بشێ بە 200,000 ئێستا لەم کاتەیە وەکو باسەکرێەوەوان لەبەرەوە ئینسان کەم تەرخەمی نەکا دواتر ئەم ئاژەڵە با بۆ خۆی زۆری بۆ خۆی هەڵگرێ ئەگەر 1 کیلۆ لێ بکاتە خێر ئەجری قوربانەکەی هەمووی بۆ نووسێ باقیەکەی هەموو بۆ خۆی هەڵگرێ گریمان ئەگەر کەسەکە لەوانە بوو زۆر حەزی بە خێر و خێرات نەبوو یا چروک بوو یا ئەوە بوو 1 کیلۆ لێ بکاتە خێر چکە زانەکانم فەرمون کە پێغەمبەر سەڵات و سەلام فەرمێتی لێی بخۆن و هەڵیگرن و بیکەنە خێر 1 پاری لێ بکەیتە خێر حەدیثەکە و جێبەجێ کردن ئەمە مۆستا زۆر کەس دەڵێ قوربانەکە و کرد خێرەکەت کرد پێویستە هەمووی ببەخشیتەوە هیچ بۆ خۆت هەڵنەگری بەڵام ئەمە لە ئەسەردا ئەوایە ینی نا ئەمە مخالفەی حەدیثە قوربانی سونەتە ئەو ڕۆژە بەشێکی بخورێ کە سەرێ بڕی باشە بەشێکی هەڵگری بەشێکشی بکەیتە خێر ئەنێکرێتە 3 بەشەوە مەگەر قوربانیە نەزرکراوە بێ پێشم وانە نەزرکراو کەم هەیە لە وڵاتیم ئەگەر نەزرکراوە بێ هەموو نەزرێک نە قوربانی ئینسان هەشتێکی نەزر کرد یعنی مەرجی بۆ خوا دانوتی خواوی ئیشەم بۆ بێ حیوانێکەمە خێر ئەمێتر لە موڵچی ئەم دەرەچێ نابێ هیچی لێ بخوا نابێ هیچی لێ هەمووی بەخشێ نابێ بیدا بە دەوڵەمەنیش بەس قوربانی وانیە قوربانی منەی دەمە دراوسەکەم کە دەوڵەمەنیشە بۆ نمونە خێریش مەگا حەسەنی بەسرە لێ بیدە بە کافریش خێر تەگا قوربانی مامۆستا لە بابەتی بەخشینەوەدا زۆر جار لێرەلۆی جۆمان لێ دەبێت دراوسێکە دەڵێ فڵان کەس دەپرسن ئەو پرسیارانە هەیە فڵان کەس قوربانی کردووە بەشە گۆشتیان بۆ هێنای ئەمە دەگوترێ ینی ئەوەی ئەم چاودێریکردنەی خەڵکدا خۆ چۆن دەی بەخشێتەوە
ینی پێویستە ئەم چاودێرە شتێکی خراپ کارێکی باش نییە کارێکی باش نییە ئەوە ڕاستی لە لاکەی تریشەوە بواردنی مەسەرەن منێک کە هەبووم و تۆیە کە نەبووی یان تۆیە کە هەبووی منێک کە نەبووم بیدا بە من و نەیدا بە تۆیان بە پێچەوانەوە ئەوە کارێکی باشە ینی تۆ کە قوربانیت کردووە دڵی دراوسێکە ناڕەحەتکەی یان ئەگەر دەستت پێکرد بیدەی بە هەمویان باشتە ئەوەندی بەشەکە بێگومان دراوسێ لە هەموو کەس لە پێشترە وەکو تراوە لە قڕبوون ئەولا بالمال ئەوەی کە دراوسێت تۆ دراوسێ ڕۆژانە ئەیبینی هەر عیبی شەنێنی تێ لەگەڵ شاکە ئەو هەموو ئاەت و فەرمودەمان هەیە کە چاک بن لەگەڵ دراوسێ مەڵێ ئەمیان هەیەی یان نێتی بەشی هەمویان بدا قوربانی ئەگەر پڕ ماڵەکەی دۆلار بوو تۆ قوربانی خۆتی هەرە دەیتێ دڵی خۆشەکەی بەوە حاڵەتێکی تایبەتە بەڵێ هەتا ئێمە لە بوخاریا فەرمودەیەکمان هەیە کابرا شەوێک خێری کرد چەند خێرێکی کردووە شەوێک خێری کرد خێرەکەی کە بەیانی هەستان دابی بە ماڵێکی دەوڵەمەند خەڵکەکە وتیان خێرەکە کرا بۆ خەڵکی دا و دەوڵەمەنە پێویستی بە خێرشی ئەویش هەر یا ربی لەکە الحەمد اللهم لەکە الحەمد سوپاسی خۆیان کرد دوایی لە خەوا پێی نیشاندرا وتیان ئەو خێرەی کە داتەوە بەو دەوڵەمەنە ومێد هەیە ئەو دەوڵەمەنەی فێری خێرکردن بێ زۆر جار خێرکردن مامۆستا خێرکردن لە سر و عەلەندا جاری وهەیە پێویستە وەکو دەڵێ دەستی ڕاستبی کە دەستی چەپ پێی نەزانێ بەڵام جاری وهەیە پێویستە خەڵک پێی بزانێت کە تۆ خێر دەکەی هیچ نەبێ ئەوانەی ڕەفیقەکانی تۆ کە خێر ناکەن یان کەم خێر دەکەن چاول لێ دەکەن لە تۆ وەکو قودوەیەکی حەسەنە فێر دەبن کە خێر و خێرات بکەن بێگومان ئەمەش تۆ دەبی بە قودوە بێگومان بەڵێ ئین تبدو الصدقات فنعم ما هي خوای گەورە فەرمی ئەگەر خێر و خێرات بە ئاشکرا بکەن کارێکی زۆر پیرۆزەکەن وإن تخفوها وتؤتوا الفقراء فهو خير لكم أجر بپنهانیش بیکەن هەر چاک ئەوە بۆیە حاڵەتەکە ئیزانێ جاری وا بۆ من دراوسێمە بۆ لە من وەزعی زۆر خراپترە قوربانی کردو هاندەرێکی باش بۆ منیش کە منیش قوربانی بکەم ئەوەی کا بۆ من نیکەم جاوە کوتمان ئەم دراوسێت بعد دەوڵەمەنیش بێ بۆی بەرە بەشکۆ ئیش بەخۆیان بشێتەوە بڵێ ئەمە چی ڕەنگ بێ هەیە هەبێ هەر نەزانێ قوربانی چییە وەستە خەڵکی وا هەیە هەر ڕەنگ بێ باشکە لە نەجۆ لە دینەگرێ ناچێ بۆ وتاری جومعە ئەوانە خۆشی بە موسڵمان نەزانێ حەزی لە خێر و خێراتی شەیە ئەوە هەیە ساڵان ئەم پرسیارانە ڕوبەڕوێمە بێت یەک لەو پرسیارانە ئەوەیە کەسێکەڵێ نوێژ ناکە بەڵام حەزی لێ ساڵانی قوربانی بکە ئەمە ئێتر ئەبێ ئێمە هەوڵ دەین زۆرترین خەڵک زۆرترین چاکە بکە زۆر باشە مامۆستا هیچێک لەو تانە و تەشەرانەی کە دەگیرێ زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەوروژێنرێ باسیەوە دەکەن کە لە ڕۆژێکدا موسڵمانان زوڵم دەکەن لە ئەو هەموو ئاژەڵە بەیەکەوە سەردەبڕن یعنی ئەم دەنگویانە شەیە ئەم بابەتانە شەیە چەندین جار ئەمەش دووبارە بۆ تۆ ینی وەڵامی ئیسلام چێ وەڵامی موسڵمانان چی بێ بۆمە ینی وەڵامی خەڵک چی بێ بۆ ئەم جۆرە کەسانەی کە لەم بابەتە قسە دەکەن ینی پیان وایە دەڵێن من لەو ڕۆژەیە گۆشت هەر ناخوم لە بەرەوەم ڕۆستەم کراوە خوێنێکی زۆر ڕژاوە دیارە ئەوە ئەسڵەن تێنەگەیشتنە لە پلەپایی مرۆڤ خوای پەروەردگار فەرمێ وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه خوای گەورە فەرمێ ئەم بوونەوە لە هەموو لە خزمەتی توی مرۆڤایە ئەگەر مرۆڤ باش بێ باوەڕدار بێ خوای گەورە هەموو شتێکی بۆ ئەو دروست کردو ئاژەڵیش خوای پەروەردگار بۆ ئێمە دروستی کردو دواتر خاوەنی ئاژەڵ چێیە خوایە بێگومان خۆ هەرچی دنیا هەستێ بە کافر و بە موسڵمانیشەوە ناتوانن نەک ئاژەڵە مێشولەیەک دروستکەن ڕوحکە نەبەرێ خوای پەروەردگار ئەم ئاژەڵی بۆ دروست کردووی خۆی ڕزق و ڕۆزی داوە پێ دەڵێ عەبدەکەم لی ببەخشە کە من پێم داوی ئێمە قسەی خوای پەروەردگار جێبەجێەکەین خوای پەروەردگار خۆی فەرمانی پێکردوین قوربانی بکەین قسەکەی خوای پەروەردگار خۆی جێبەجێەکەین خوا خۆی داوێتی و خۆشی فەرمامان پێکە ئەوە لەلایەکی تریش وەکوتم ئەم بوونەوە خوای پەروەردگار بۆ مرۆڤ دروستی کردووە هەموو شتێک لە خزمەتی مرۆڤایە بێگومان مامۆستا تۆ قوربانی بکەی قوربانیەکە جگە لە عائیلەی خۆت بەڵێ لەوانەیە کەسەکە کەم بێ هەر خۆی بێ یان دوو کەس بن دەکرێت کەسێکی تر لە دۆستێکت کەسێکت نزیکێکت ئەمەی تێکەی بڵێ خیل لە خێرەکەی بڵێ خێرەکە بۆ ئەوش ببێت بێگومان ئەو ئاژەڵە بیچووکەی کە ئەڵێن بۆ کەسێکرێ کەسێک پارەکەی ئەدایە خێزانێک پارەکەی ئەدەن بەڵام چەند کەس بەشدارە لە خێرەکەی ئارەزووی خۆیانە چەند کەس بەشدارکەن دروستە وەکو خێر بەڵێ بەڵێ ئەگەر شتێکت مابێ مامۆستا من بتەوێت هەر لەسەر قوربانی زۆر بەلاتەوە گرنگ بێ ئاماژەیەکی پێ بکەی بۆی موسڵمانان ینی جارێکی دیکە یادی بکەنەوە یان بە پێی ئەوەی کە سونەتەکە چۆنە مامەڵە لەگەڵ سونەتەکە بکەن بەڵێ ئاماژەمان بە زۆر شت کرد بەڵام حیکمەتی قوربانی سێشتە بە شێوەیەکی گشتیخوا بۆ ئەم قوربانی داناوێکێکیان ئاگابوونە لە مێژوو ئیمامی شافعی فەرمێ هەر کەس بێ عاقڵ بێ و عەقڵی فراوان بێ ئەبێ هەمیشە ئاگای لە مێژوو بێ خوا جەلە جەلال و هەمیشە پێی خۆشە پەیوەندیەکە بێ لە نێوان ئێمە و زنجیرەی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام ئەم قوربانیەکە منیکەم لە چۆوە هاتووە پێغەمبەر ئیبراهیم چیە دواتر ئەچم لە قورئانە تەماشایەکەم لە مێژووە تەماشایەکەم چێ بووە ڕەبتێک دروست بێ لە نێوان ئێستا و ڕابردووە حیکمەتی دووەمی قوربانی شکرانە بژێری خوای پەروەردگارە
خی پەروەردگار ئەم هەموو ناز و نیعمەتەی پێداوی وە گەیاندوێتێ ئەم ڕۆژە زانکانە فەرمونون مانەوەی مرۆڤ بۆ ڕۆژە پیرۆزەکان یەکێکە لە نیعمەتەکانی خوا ئەوەی کە ئێستا من و تۆ ماوین بۆ ئەم چەند ڕۆژە پیرۆزە خی پەروەردگار لەسەر خەیر عومرمان درێژکا بگەینە ڕۆژانی عەرەفە و جەژنی قوربان و ئەوانەیش خەڵکانێک هەبوو چەند ڕۆژێک لەمەوبەر مردوون وەفاتیان کردووە بۆیە من شکرانی خی پەروەردگارەکەم لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی بە تایبەتی ئەو نیعمەتەی کە من بۆ ماوم بۆ ئەو چەند ڕۆژە حکمەتی سێمیشیان دڵخۆشکردنی خەڵکی فەقیر و هەژار وەکو ئاماژەمان پێکرد جا ئیبن ڕەجەبی حەمبەلی قسەیەکی جوانی هەیە ئەفەرمیە بۆ ئەم دەڕۆژە زۆر پێغەمبەر صلی الله علیه و سلم هاندانی هەیە خی پەروەردگار سوێنی پێخوا لە قورئانە لەبەرەوەی خەڵکانێک لە حەجن خەڵکانێکش ناتوانن بچن بۆ حەج خی پەروەردگار ئەوێ ئەمەی کە لێرین کە ئێمەی نەمانتوانی بچین بۆ حەج یا ناومان دەرنەچوە یا توانامان نییە بچین خی پەروەردگار ئێمەیش بەشداری ئەو خێرەی ئەوان کەین هەتا ئەو خۆگرتنەوە لە لێکردنەوەی مونین وەکو ئەوانە بەعزێکە فەرمون بۆی وەکو ئەوان بین لەبەرەوە ئەمانە هەموو هاندانن بۆی کە ئینسان کەم تەرخەمی نەکا لە قوربانیە وەکو وتیشم ئەوەی کە هەیەی کەم تەرخەمی نەکا نەڵێ ساڵێکی ترێکەم یان کاتێکی ترێکەم چونکە زۆر ڕنگ بێ خەڵکە بێ هەر ئێستا بچێ بازاڕێ بکا بۆ جژنەکەی 150,000 سەرف بکا زۆر بە تەبیعیوان ڕەنگ ڕۆژ لایشی تەبیعی بێ بەس کە دێتە قوربانێکە لەبەرەوەی دینداری و عیبادەتێکی گەورەی احتیمالە شەیتان شتێکی بۆ دروستکە لەبەرەوە ئامۆژگاری خۆم و هەموو کەسێک کە توانایی هەیە ئامۆژگاریم بەوە ئەەکەم کە ئەوەی کە هەبووە کە خۆی بێبەش نەکا لە سنەتی قوربانی مامۆستا کەسێک کە مووی لێ کردوێتەوە یان با بڵین تا ئێستا نیەتی نەبوو بیکە لە ئێستاوە نیەتی هەیە و ئەوانە یان لە ڕۆژی جەژنە دڵێ گۆڕێەوە لە منش قوربانێک دەکەم هیچ ئیشکالیشی هەیە لەوەی کە بۆکانی لێ کردوێتەوە نینۆچی کردو هیچ گرفتی هیچ نییە بەڵێ ئێمە خەڵکێکمانەیە لە هەندێک شوێن دەوامەکەن ئەبێ ڕۆژانە تەراشکەن بۆ نمونە ئەوە حەزی لە قوربانیە ئەو مولێکردنەوە زەرەری نییە بۆ قوربانێک ئەوە سنەتێکە زۆر جوانە یعنی لە ژاتەوەی واز لە دوو سنە دەبێنێ باواز لە سنەتێکە ئەمەیان ناتوانێت ئیجباریە خۆ ئەمەیان ئیجباری بەڵام ئەسڵەکەوەی قوربانی بکە ئەسڵەکەوەی قوربانەکە بکە بەڵێ یا ئێمە خەڵکمان هەبووە لە ئەخیر ڕۆژی جەژن یعنی ڕۆژی چوارەمی جەژن تەلەفۆنی کرۆتێتی ئێستا ئەمەوێ قوربانی بکەم تەواو هیچ زۆر هیچ کێشەیەکی نییە بەڵێ ئینشاءالله خێر یەکەم ڕۆژی بەردەکەوێت مامۆستا لە ڕووی زانستیەوە ئەوەی کە باز دەکرێت وەکو بەسم کرد هەندێک دەڵێن ستەم لە ئاژەڵ دەکرێت لە ڕۆژەیە زۆر سەردەبڕدرێ بۆ بزانم بابەتێک هەیە لە ڕووی هاوسەنجیەوە یعنی دەگوترێت کە پەیوەندی بە غازێکەوە بە گازێکەوە لەسەر زەوی بەهۆی زیادبوونی ئاژەڵەکانەوە ئەمە ناهاوسەنجی لە گەردوو نادروست دەبێت بەڵام کە لەم ڕۆژان لە ڕۆژی جەژنی قوربانە هەموو ئاژەڵە سەردەبڕدرێ هاوسەنجێک دروست دەبێتەوە نازانم هیچ زانیاری لەبارەی هەیە هیچم دەربارەی نازانم منیش بۆیە زانیاریم نییە بەڵام شتێکم حتمما شت هەیە ئێمە گومانمان لەوەیان نیە ئەوەی خوا و پێغەمبەر وتی بێتیان عەلەیهی سەڵات وسەلام هەمووی بڕێتی لە حیکمەت بەڵام ئێتر وەکو سەحاباڵن عەریفە و من عەریفە و جەهیلە و من زۆر شت هەیە ئێمە پێی نازانین و خەڵکێک دراسەیە کە ئەمجار بۆی دەرەکەوێت کە چییە و چۆنە دواتر ئێمە وەکو دین قەناعەتمان وایە ئێستا کەسێک ئاژەڵدارە یەقینی هەبێ ئەو ئاژەڵی سەر بڕی بە خی پەروەردگار بە زیادەوە بۆی پڕەکاتەوە وما ئەنفەقتم من شەیء فهو یخلفه خی گەورە فەرمی هەر شتێ لەبەر من بیبەخشن خوا بۆتان پڕەکاتەوە مامۆستا ئاگای لێبوون لەوەی کە ئەم فرسەتە لە دەست خۆن نەدەی نێخێ ساڵی ئایندە و کاتێکی تر بەڵێ ئەو زۆر گرنگ نییە ینی زۆر ئاگال لەوە بێ هەر زۆری شتێک لە دەستا بێ بەڵێ ینی قوربانەکە بکەی باشتر چێ دەڵێ ئێمە ساڵی ئایندە تەمەنمان درێژ دەبێ و تەمەنمان باقی دەبێت دەمێنین یان ئەو فرسەتەمان جارێکگە لە دەست دەرناچێ من وای لێ تێگەیشتم ئەو زانانی کە ئاڵێن قوربانی بۆ مردوو دروست نیە ئاڵێن ئەم کەسە بۆ لە ژیانی خۆیان نەیکردیای خۆی نەکەوتوانە ئێستا پارێکی بەجێش تۆڵی قوربانی بۆ بکەن ئەوە قسەیەکیانە خۆ کاتەژە و پارەی لەوانەیە بەدەستەوە گومان قسەیەکی جوانیشە ئەوانە ئینسان عادەتەن ماڵ بۆیە پێوترێ مال لەبەرەوەی تەمیل و ئیلەیه القەلب دڵ حەزی لە ماڵە و بەلایە ئەچێ و پێی خۆشە ئەوانە لەبەرەوە ئینسان تا لە ژیانی خۆیاتی بیکات خەڵکێکمان هەبووە ماڵێکی زۆری بەجێشتوە دوای خۆی و مناڵەکان ڕەنگە دینارێکیان بۆ نەکرد بێتە خەیر شێدڵە بۆی دەکەنەوە خەڵکیشمانەیە هەموو ساڵی خێر بۆ دایک و باوچێکە ئەوەیشمان هەیە دەستیان خۆش بێ خی گەورە مۆفەقن بەڵام مامۆستا زۆر گرنگە ئینسان دەستی لە ماڵەکەی ببێتەوە بۆی کە قوربانی بکات چونکە پێغەمبەر ئیبراهیم بەڵێ ینی سەیری کە جگەرگۆشەکەی کە لەو پەڕی ئەنی ئەوجی پێویستیدایە بۆ کوڕەکەی و تەمەنی چۆتە سەرەوە و لە تەمەنی یەسا ئەم کوڕە گەنج و جوانی پێیا بووە سەری دەبڕێ ینی ئەو پەڕی خۆشەویستی و ینی گەورەی قوربانەکە لێرەدا دەردەکەوێت ینی گەورەی قوربانەکەوەیە کە تۆ دەستی لە ماڵەکەت ببێتەوە قوربانی بکەی بەڵێ گومانی تیانی ینی خەڵکێک ئامادە بووە مناڵەکەی خۆی سەر بڕێ بۆ من و تۆ ئامادە نبین بەشێک لە ماڵەکەمان بەشێکی کەمیشە چێش پێی داوی خی پەروەردگار
خۆی پێی داوی خۆی فەرمێ بیبەخشە خۆیشی وعدی پێداوی کە بۆت پڕەکاتەوە دڵنیایش بە کە پڕێکاتەوە. زۆر باشە. جەنابەت هیچ نەماوە لەسەر قوربانی پێم خۆشە شتێک مابێت ئاماژەی پێ بکەی باسی بکەیت. بەڵێ ئەوەی کە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەم ڕۆژی دووشەمە و سێشەم کە بێتە ڕۆژی عەرەفە و حتمما بەرنامێشتانە بێت لەسەری لەگەڵ ڕۆژی نەحرە ئەم دوو ڕۆژە زۆر پیرۆزن لای خوای پەروەردگار و ئەم چەند ڕۆژانەی تریش ئەمانە هەموو کۆمەڵە فرسەتێکن خوای پەروەردگار ئەهێنێتە پێش بۆ بەندەکانی کە خوا هەمیشە ئەیەوێت بەندەکانی زۆر ڕووبکەنە خوا. ئەم کاتانە فرسەتە یعنی بەڕاستی وەکوتم ئینسان هەوڵدا ئەم چەند ڕۆژەی کەماوێتی بە حکمێوی پێم وابێ دەوام و دائیرە ئەوانەیش نییە ئەو بەڕێزانەی کە مۆزەفن هەوڵدەن ئەم چەند ڕۆژە کەمترین سەیری بڵین شاشە و فەیسبوک و تەلەڤیزۆن و ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی لەم چەند ڕۆژەیە زۆر بڵێن سوبحان الله الحمد لله لا اله الا الله الله اکبر زۆر چکە موسڵمان ئەوە هەراڵێ ڕۆژانە بەس فەرمی فەئەکثروا فیهن بۆیە ئەمە زەرورە کەسێک قوربانی ناتوانێت بکە تعویزی ترمانەیە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو ئەبێ ئەم ڕۆژانە بۆ یەکرێ بە ڕۆژوو ئەبێ زکری خوای پەروەردگار زیادەکە کردەوەی چاکەکە دڵی ماڵە فەقیرێک خۆشەکە خۆی ماڵی وایە یەک دەسەجلێ بکڕ بۆ مناڵەکەی بە 5,000 ڕەنگە زۆر دڵی پێخۆش بێ مەرجنی ئینسان هەڵبێ 200,000 بۆ قوربانی ئەوەت نییە خۆ ئەمەیانە هەیە فاتقوا الله ما استطعتم بۆیە ئینسان لەم چەند ڕۆژەیە چی پێ ئەکرێ لە چاکە بیکا کەمە ئەگەر چاکەشت پێ ناکرێەوە خراپەکەمکەوە بارەکەڵا خراپەکەمکەوە وایە کەسێکیش ناتوانێت چاکە بکە خۆی بگرێتەوە لە خراپە ئەوش هەر بۆ خۆی خێر و خێراتێکی زۆرە کە ئەیکات ئەو بە ڕێزانەیشی ناتوانن قوربانی بکەن و بەدڵ حەزیان لێتی دڵنیا بن بۆیانە نووسرێ چونکە ئینەمە الأعمال بالنیات فەرمودەیەکی شمانەیە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی خوای گەورە ماڵی دا بە کەسێک خێر و خێراتی پێکرد کەسێکی شتی خۆزگە منیش ماڵی وەکو ئەو هەبووە بەبێ حەسوودی ماڵم وەکو ئەو هەبووە بۆی خێرە بکەم بۆی ئەنووسرێ فەرمی هەردووکیان وەک یەکن لە خێرەکەیە ئەمە یەک دویش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام قوربانی بۆ هەموو موسڵمانێک کردووە چکە ئەو دوو بەرانی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلم بڕە فەرمی خوای ئەمە بۆ خۆم و ماڵ و مناڵەکەم ئەمەش بۆ ئومەتەکەم بە تایبەتی ئەوانەی کە نەبوون بەڵام ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە نیەتەکەیدا زۆر ئاگادار بێ هەندێک کەس بابەتی حەسەدەکە زۆر خراپە ینی حەسوودی هەیە بۆی کە من حەسوودی دەبم کە تۆ هەتە و کردوتە منش حەز دەکەم ینی هەم بە بەڵام ئەگەر حەسەدەکەی تێدا نەبوو ئەوە بۆ هەیە ئەجرەکەت بۆ بنووسێ بەڵام حەسەدەکەی تێداوێ بێگومان حەسوودی کارێکی باش نییە بۆیە زانکانە فەرمون حەسوودی بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنەگرتنە لە ئیشی خوا خوای پەروەردگار ئەوی دەوڵەمەند کردو و تۆی لەم داوێتی بەو نەیداوە بە من ئەوە کارێکی زۆر خراپە بەڵام ئەمە وەکو حەزەکە ئەوە هەی بێ تۆش هەدبێ ئەمە پێڵێن غیبتە ئەمە شەرعیە کەسێک هەیەی تۆش حەزەکەی وەکو ئەو هەدبێ بۆی منیش وەکو ئەو دەستکراوە بم ئەگەر چی من وای لێ تێگەیشتوم لەو چەند ساڵت تەمەنی کە هەمە ئەو کەمە وای لێ تێگەیشتوم کەم کەس هەبووە لە سایەی ماڵ و سەروەت و سامانی زۆرە حەسابێتەوە ئەگەر چی لە شەرعا نعم المال صالح للرجل الصالح ئەمە معناوە نیە من دژاتی دەوڵەمەندی بکەم چونکە پێغەمبەر صلی الله علیه و سەلم فەرمێ باشترین ماڵ بۆ باشترین پیاوە یعنی ئینسان تا باش بێ ماڵی هەبێ چاکە و لە شەرعا ئیمامی غەزالیە فەرمێ هیچ کاتێک زەمی ماڵ نەکراوە مەدحیشی نەکراوە تا ئەچێتە گیرفانی بەندەکانەوە بەڵام من وای لێ تێگەیشتوم ئەوەی کە زۆری هەیە زۆر بەختەوەر نییە ئەیشکرێ هەبێ و بەختەوەریش بێ ئەوانەی کە زۆریان هەیە کێشەکانیشیان لە من و تۆی حتمەن زۆری زیاتر ینی دەستەن گەورەترە کێشەکانیشیان گەورەتە و گرفتەکانیشیان گەورەتە حتمەن بێگومان شەرتیش نییە ئەوەی کە من دەڵم ئەگەر من هەم وایە وەک تۆم دەکرد لەوانەیە بتوانم وەک تۆ بکەم چکە ئەوە تاقیکردنەوەیە هەروایە ئەوە ماڵ پێدانیش تاقیکردنەوەی خودای گەورەیە ئایا تۆ دەتوانی لەو نیعمەتە دەرچی وەکو خۆی بەکاری بێنی بتوانی بیبەخشی و ئەگەر قوربانی هات قوربانی پێ بکەی و ئەگەر لە فەقیر و هەژار و خەڵکی کەم دەست و دەستکرد بێ بێگومان هەیە وای و تۆ دواتر هاتۆتە دەستی هیچی نەکردو بێگومان بەڵێ مامۆستا من زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە کە تێدا باسی سنەتی قوربانیمان کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز مامۆستا سەربەز زەباری زانایانی زۆر سپاس دەکەین بینەران و بیسەرانی عزیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵ ئێمە بوون بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خوای گەورە بمانگێنێتە جەژن ئینشاڵڵا بە عیبادەت و تاعات و تەقوا و ئەوانەی کە تواناداریشن لە دەستیشیاندایە سنەتی قوربانی ئەنجام بدەن بۆی دڵی هەم تاعات و عیبادەتەکە بکەن تەقوایەکە بکەن و هەمیش دڵی دەر و دراوسێ فەقیر و هەژاران خۆش بکەن بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ دەست خۆش مامۆستا